بەنای خوای بەخشندە بهێنەوە خۆشەویستان ئامادەکاریانە چین کەوا بۆ نەشتەرگەری دەرهێنانی بەردی گوتیلە ئەنجام بدەین پێش ئەوەی نەشتەرگەریەکەی بۆ بکەین. طبعاً یەکێک لەو ئامادەکاریانە گرتنی ئەشعەی تەنووریە لەبەرچی لەبەرەوەی هەتاوەکو لە قەبارەی بەردەکە تێ بگەین لە ژمارەی بەردەکان تێ بگەین و لە ئەو ئەندامانێک کە لە دەوروبەری گورچیلەکان تێ بگەین هەتاوەکو بزانین لە کامە کون لە کامە بەشی گورچیلە کونی بکەین و کامەی تەوسع بکەین و بەردەکانی پێ تەربهێنین. ئەگەر بێت سەری ئەشعەی ئەم چارەخوازە بەڕێزە بکەین دەبینین بەردێک لە قۆچی مامز دەچێ هەموو ژوورەکانی گورچیلەی گرتووە و بەشێک لە بەشی سەروەی گورچیلەی ئاوساوە. بەردەکە گەورەیە قەبارەی گەورەیە لە زۆری ڕقە. طبعاً ئەمە لە حاڵەتی ئاسایی لە بەشی خوارەوەی گورچیلە دەچینە ژوورەوە، بەڵام ئەم چارەخوازە بەڕێزە لەبەرەوەی بەشی سەرەوەی تا ڕادەیەک ئاوساو بوو و لە بەشی سەرەوە تا ڕادەیەک مسەیتر بووین بۆیە توانیمان لە بەشی سەرەوە بڕیارماندا لە بەشی سەرەوە بچینە ژوورەوە و دوای کونێکی تێ بکەین و شوێنەکەی تەوسعکەین و بەردەکان هەمووی پارچەکەین و پارچەکانیشی سەحب بکەین و لە کۆتایی تیشکێکمان لێداوە. سوپاس بۆ خوای گەورە هیچ بەردی تێدا نەماوە. بەم جۆرە بە ئامادەکردنی چارەخوازەکە بە ئەنجامدانی پشکنینی تەواو توانیمە نەشتەرگەریەکی زۆر سەرکەوتوو بۆ ئەم چارەخوازە بەڕێزە ئەنجام بدەین. ئەوەش بەردەکانە دواوی پارچەمان کرد و پارچەکانمان هەموو سەحب کرد. زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی